ڕکابەریەکانی خولی نابی کوردستان بەردەوامی هەیە و یانەی سیروانی نوێژ لە یاریگای زانکۆ نەیتوانی بردنەوە بەدەست بێنێت لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولەکە یانەی سیروانی نوێ بەبەرکی پرتەقاڵیەوە میوانداری هەڵۆی بەرەک زەردی کرد. گەم یەکەم سەرڕای ئەنجامدانی چەندین هێرشی هەردوویانە بە تایبەتی یانەی میوانیش بۆ سەر گۆڵ یەکتری، بەڵام هیچ لە هێرشەکان بەرهەمی نەبوو. هەر لەم گێمەدا ناوبژیوان فیکەی لێدانێکی سیزای بۆ هەڵۆ لێدا، بەڵام ڕەتی کردەوە، ئەوەش بەهۆی لێدانی فیکە لەلایەن یاریزانێکی یانەی هەڵۆوە. گێمی دووەم یانەی سیروانی نوێ هەوڵی زۆریدا بۆ تۆمارکردنی گۆڵ، لە بەرامبەریشدا هەڵۆ بە هێرشی پێچەوانە وەڵامی دەدایەوە، بەڵام سەرجەم هەوڵەکانی هەردوویانە بێئاکام بوو. لە کۆتاییشدا یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هاتوو، هەردوویانەش بە خاڵێک ڕازی بوون. خۆتان بینیتان یارێکە یاری ئاوا تەواو ناکرێت، ینی فرقی بەرامبەرمان خۆخستن و تۆپتاخیکردن و لەگەڵ حەکەم قسەکردنەوە، ئەوانەی ئێمەش وەکو مستەوان وەکو یارەکانی کە پیشان نەیە، بەڕاستی ئێمە زۆر لیان ناڕازیم بۆ ئەم یاریە، بەس هەرچۆنێ بێ خاڵێکمان هێنا تقریبا لەگەڵ چەمچەماڵە هەش خاڵ بەهەش خاڵین. ئینشاڵا کاریگەری ناکە و یارەکانی کە سەرکەوتووە بین و ئاستی خۆمان نیشانەن بەرامبەر هەموو یانەکان. بگشتی از زۆر لە ئاستە یاریزانت خۆ ڕازی بیم و حقیقت بخۆ تەبیعەتە، یعنی تۆ ساحە فريق مقابل بكي زختك زور دي تسا فريقي بس هم شان في زختي كنترول كان هم شوطه كان شوطه دو هم شان بجواني كنترول كان وما درفدت تقولي شبين بس شان سياوري منابي ويك له هر لاعب باشد مشاوري مصابيه وشكاري جريك اخو هبي اخو هم وكو است الزور لاست تيبا خرازي ما بالعكس يعني ما توبانك زور باش كر اصلا ما يك کاتیش به فرو ندا، یعنی ما مجال هبی هم گلاب کم دبو کوت فرو دین و حقیقت حکمش نازانم اما چه قانونیه که دستی کابره دستی گرتید بیت سافیرا لیدای و چه دنیای تشتونیه سافیرا لیدا ما دبی لاعب دست بگریتن و یک الخلل اسی ویدارم اتحاد توپ کردستان و خللانه چهار سر بک براستی بۆ بەرامبەر بوونە یانەی سیروانی نوێ بە کۆکردنەوەی هەش خاڵ خۆی لە پلەی یەکەمی کۆمەڵە یەکەم دەبینێتەوە و هەڵۆش لە پلەی پێنجەمدایە بە کۆکردنەوەی سێ خاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.